دوای نزیکەی 9 مانگ لە کۆتاییدا تەرمی مامۆستا ئاڤێستا یوسف دۆزرایەوە. هەزار جار سوپاس. مەمنونم یا ئەڵڵا بەندەکانم بەبێ ناکەی ئینشاءڵڵا. دوای ئەوەی ئێوارەی دوێنێ زانیاری دۆزینەوەی تەرمێک لە گوندی ستریا لە کەنار زێی گەورە بە پایتەخت میدیا گەیشت و وەکو یەکەم میدیا بڵاوی کردەوە. بە دوواداچوونەکان بۆ ناسینەوەی تەرمەکە دەستی پێکرد. دەستان خۆش بی بەر لە هەر شتێک سوپاس بۆ پایتەختیش. ئێوە هیلاک بوون زۆر یەکەم کەس ڕابزان بڵاوتان کردەوە دەستان خۆش بێ. زۆری نەخایاند و دەرکەوت تەرمی مامۆستا ئاڤێستا یوسفە کە ماوەی 8 مانگ و نیو پێش ئێستا لە ڕووباری تەنگاتور خنکا بوو. سەد هەوا طبعاً کە تو بعدیش لێرانە پشکنینی 100% دەکرێت و بلوزەکەی کە سوورە ئەو خەناوکەی لە ملی بوو تا ئێستاش لە ملی ماوە. یعنی هەموو زانیاریەکان برێم بەجێری تەمەن و بەرزشتەکانی هەر هەمووی 100% نیشاڵەتەوە. پایتەخت میدیا بووە سەرچاوەی سەرەکی تەواوی میدیاکانی کوردستان و عێراق، چونکە وەکو یەکەم میدیا دۆزینەوە و ناسینەوەی تەرمەکەی ڕاگەیاند. دوای دۆزینەوەی تەرمەکە و گواستنەوەی بۆ پزیشکی دادی هەولێر، بەراوردەکان نیشانیاندا ئاڤێستا یوسف هەمان جلوبەرگی لەبەرە کە ئەو ڕۆژەی خنکا بوو لەبەری بەو پێی کە جەستەشی نەشێوێنرا بوو دەناسرایەوە و نیشانەکانی دیکەش بۆ بنەماڵەکەی دەرخەری ئەوە بوون کە تەرمەکە هی ئاڤێستا یوسفی کچیانە کە نزیکەی 9 مانگ بە دوایدا دەگەڕێت. سەرنجام و دوای نزیکەی 9 مانگ سەید یوسفی باوکی ئاڤێستا تەرمی کچە جوانە مەرگەکەی دۆزیەوە. ئەو بەدڵێکی گەورەوە ئەم کارە ساتەی قبول کرد و وتی خوای گەورە بەم شێوەیە منی بەسەر کردەوە. ئەماش ئەو ساتەیە کە هەواڵی پێگەیشت کە تەرمەکە ئاڤێستای کچێتی و سوجدەی سوپاس گوزاری برد. دوای لێکۆڵینەوە و تاقیکردنەوە پزیشکیەکان بڕیارە ئەمڕۆ تەرمی مامۆستا ئاڤێستا لە دەڤەری بارزان بنێژرێت و لەسەر ڕەزامەندی باوکی ڕۆژی یەکەمی پرسەکەی لەوێ بەڕێوە بچێت و دواتریش پرسەکەی بهێنرێتەوە هەولێر.